توشبوانی نەخۆشی جگەر چ کاتێک دەتوانن ڕۆژەکەیان بشکێنن و کاریگەری ڕۆژووی مانگی ڕەمەزان لەسەر نەخۆشیەکانی جگەر چییە؟ سڵاوتان لێبێ. نەخۆشیەکانی جگەر بە شێوەیەکی گشتی دەکرێنە دوو بەشەوە: هەوکردنی کورتخایەنی جگەر لەگەڵ هەوکردنی درێژخایەنی جگەر. هەوکردنی کورتخایەنی جگەر بە شێوەیەکی گشتی ئەگەر ئەنزیمەکانی جگەریان زۆر بەرز بێت و ڕێژەی زەردویان زۆر بەرز بێت باشتر وایە لە مانگی پیرۆزی ڕەمەزان بە ڕۆژوو نەبن. بەڵام هەر کاتێک ئەنزیمەکانی جگەریان دابەزی و ڕێژەی زەردویان کەمی کرد و پێویستیان نەبوو بەوەی کە لە نەخۆشخانە بمێننەوە، دەتوانن لەژێر ڕێنمایی پزیشکی خۆیانە ڕۆژوو بگرن لە مانگی ڕەمەزاندا. بەنسبەت هەوکردنی درێژخایەنی جگەر بە شێوەیەکی گشتی ئەگەر نەخۆشەکە وەزعی مستەقر بێ، هیچ کێشەیەکی بەرزبوونەوەی ئەنزیماتی جگەر و کێشەکانی وەکو فەرمانەکانی جگەری تێک نەچوو بێ، دەتوانن بە ڕۆژوو بن. بەڵام هەندێک نیشانە هەیە لە هەوکردنی درێژخایەنی جگەرە ئەگەر هەبوو باشتر وایە ئەو نەخۆشە ڕاوێژ بە پزیشکی پسپۆڕی خۆی بکات، چونکە زۆربەی کات وا دەبێت کە ناتوانن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بە ڕۆژوو بن. نیشانەکانیش بریتین لە ئاوبەندکردنی سک واتە کۆبوونەوەی ئاو لە ناوسکە، زیادبوونی ڕێژەی زەردووی، هەبوونی خوێن لە پیسایی یا ڕەشبوونی پیسایی کە لەوانەیە دەلیل بێ لەسەر هەبوونی نەزیف لە دەوالیەکانی سوورێنچک و گەدەیە، و تێکچوونی فەرمانی گورچیلە کە ڕاستەوخۆ ڕەبتی بە ئیشکردنی جگەرەوە هەیە. هەندێک لەو نەخۆشانەی کە ڕێیان پێ ئەدرێت بە ڕۆژوو بن ئەگونجێت لە ناوەڕاستی مانگەکەدا یا لە هەر کاتێکە هەندێک نیشانەیان بۆ دروست ببێت کە پێویست بکات ڕۆژوویان بشکێن و زیاتر خۆیان ماندوو نەکەن بە ڕۆژووگرتنەوە. ئەو نیشانانش بریتین لە نیشانەکانی خوێنبەربوون لەو نەخۆشەیە، یا زیادبوونی ئاوبەن، یا هەبوونی دروستبوونی ئاوبەن لە سکە، یان زیادبوونی ڕێژەی زەردووی، یا خودت نیشانەکانی دابەزینی ڕێژەی شەکر لە خوێندا کە بریتە لە دڵپەلەپەلکردن و دەستلەرزین و ئارەقکردنەوەی زۆر. لە هەر کاتێکە نەخۆش تووشی ئەم حاڵەتانە بوو، یەکەم شت ئەبێت ڕۆژەکەی بشکێنێت، دووهەم شت ئەبێت ڕاوێژ بە پزیشکی پسپۆڕی هەرسوو جگەر بکات بۆ ئەوەی ڕێنمایی ورتری بداتێ لەسەر ئەوەی کە ئایا ئەتوانێت لە ڕۆژانی داهاتوودا بە ڕۆژوو بێدیان نا. هەندێک نەخۆشمان هەن بەهۆی تەشەمۆعی کەبەدەوە چاندنی جگەریان بۆ کراوە. ئایا ئەم نەخۆشانە ئەتوانن بە ڕۆژوو بن؟ لە ڕاستیە ئەگەر نەشتەرگەریەکەیان بە شێوەیەکی سەرکەوتوو ئەنجام درابوو و هیچ ماکێکی خراپی دوای نەشتەرگەریان نەبوو، لە ڕووی پزیشکیەوە پشکنینەکانیان هەمووی تەواو بوو، دەتوانن لەژێر چاودێری پزیشکی پسپۆڕی خۆیانە بە ڕۆژوو بن و بە هیوای لەشساغی بۆ هەموو لایەک. سمارت وەرچەرخانە.